شەوی ڕابردوو 5 شوێنی پاکستان لەلایەن هیندستانەوە تۆپباران کران و تا ئێستا شەڕەکەی نێوانیان بەردەوامە و بەپێی دوایین ئامار 26 کەس لە پاکستان کوژراون و 46 دیکەش بریندارن و لە هیندستانیش 10 کەس کوژراون و 48 کەسیش بریندارن. هێرشەکانی هیندستان بۆ ناو قوڵایی پاکستان مێژوویەکی دوور و درێژی ململانەی نێوان هەردوو وڵاتمان بیر دەخاتەوە کە لە ماوەی دەیەکانی ڕابردوودا چەندین شەڕ لە نێوانیاندا ڕوویداوە. دوایین جار کە هیندستان هێرشی ئاسمانی کردە سەر سنوورەکانی پاکستان ساڵی 2019 بوو. کاتێک فڕۆکەکانی هیندستان هێرشی ئاسمانیان کردە سەر چەند ئامانجێ دوای ئەوەی بەرپرسیارەتی هێرشێکی خۆکوژی بە ئۆتۆمبیلی بۆمڕەشکراو خستە ئەستۆی ئیسلام ئاباد کە بووە هۆی کوژرانی لایەنی کەم 40 سەربازی هیندستان لەو ناوچەیەدا. لە ساڵی 1948 یەکەم جەنگی هیندستان و پاکستان سەری هەڵدا و دوای نێوەنگیری نەتەوەی گرتوەکان شەڕەکە بە واژۆکردنی ڕێکەوتنامەی کەراچی لە ساڵی 1949 کۆتایی هات کە هێڵی ئاگربەستی دەستنیشان کرد. لە ساڵی 1965 شەڕی دووەمی هیندستان و پاکستان بەهۆی کۆمەڵێک ڕووداوە دەستی پێکرد و شەڕەکە بۆ ماوەی 17 ڕۆژ بەردەوام بوو. ئەزاران کەس لە هەردوو لا کوژران. بەڵام لە سەرەتای ساڵی 1966دا هیندستان و پاکستان جارنامەی تاشقەندیان واژۆ کرد و تیایە هەردوو لا بەڵێنیاندا کە خاکە دەست بەسرا گیراوەکان بگەڕێنەوە و هێزەکانیان بکشێنەوە و بگەڕێنەوە بۆ سنوورەکانی ساڵی 1949. لە نێوان ساڵانی 1970 بۆ 1972 جەنگی سێەم لە نێوان هەردوو وڵاتدا سەری هەڵدا. ئەمەش بووە هۆی سەرهەڵدانی کۆماری بەنگلادێش لە مانگی ئاداری ساڵی 1970 و لە ساڵی 1972 هەردوو لا گەیشتنە ڕێکەوتنی شیملە کە هێڵی کۆنتڕۆڵی لە کشمیر دیاری کرد و داوایان کە سنوورێکی کاتی لە نێوان هەردوو لادا دیاری بکرێت.